تاقانەکانی کیمیابارانی هەڵەبجەن نیگەرانن لەوەی حکوومەت مافەکانیانی نەداوە و تا ئێستاش لە کۆمەڵێک ئیمتیازات بێبەشکراون. جا هیچ شتێکمان بینیوە ئێمە تاقانەکانی جینۆسایدی کوردستان من حەزەکەم یەکێک بێتە سەرخەت لەو کەسانەی کە بەرپرسن بڵێ ئێمە ئەو کارەمان کرد بۆ تاقانەکانی جینۆسایدی کوردستان یەکشتمان پێ بڵێ ئەوە ئیمتیازێک ئێمە کردومانە بۆ ئێوە و خەڵک ئەیزانێ و خەڵک بینیوێتی. من یەکیان خۆم هەر بێژم چیم بۆ نەکرێت شەملا خاندیان دامەتێ پیا درۆ نەکە ئەویان بۆ کردم و ئیترتەوە هیچ ئاوەڕێکیان لە من نەداوەتەوە هیچیان بۆ من نەبوو. ئەو معاشە هەیە معاشەکە هیچ درۆ پێی پێ خۆتان نەزان مانگی دەن و 2 مانگ نایدەن ئیتر هیچم بۆ نەکریاوم نەخۆش کەوتم یارمەتیان نەدام حەچی مەسەرەتی یارمەتیان نەدام بۆەوە بڵێ وەکو پێویست بەرامبەر هەم کەسوکاری شەهید هەم دواتریش بەرامبەر تاقانەکانی جینۆساید هیچ ئەوەکانی کەسانیشم بۆ وەکو پێویست جێبەجێ نەکردووە. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا نوێنەری تاقانەکان ڕایگەیاند لە ساڵی 2015 یاسایەک بۆ تاقانەکانی کیمیاباران و ئەنفال دەرچووە بەڵام ئەو یاسای هیچ ئیمتیازات و مافێکی بۆ ئەوان تێدا نەبووە. لیستەکەش گەندەڵی تێدا کراوە و سەدان کەس خراونەتە ناو لیستی تاقانەکانەوە کە هیچ تایبەتمەندی تاقانەیان تێدا نییە. ڕێژەمان لە 170 کەسەوە زیاد بۆ چەندین سەدان کەس دەکات بۆ ئێمە تاقانەکانی هەڵەبجە و ئەنفال ئەو یاسایە ڕەت دەکەینەوە ئەگەر بەم شێوەیە ئێستا بێت و ئەو ناسنامەیی بۆ تاقانەکانی جینۆساید دەردەکرێت نامانەوێت و چونکە نەشتێکی تایبەتمەندی بۆ ئێمە هەیە نە هیچ ماف ئیمتیازێک لە خۆ دەگرێت. بەڕاستی 5 ساڵە وەزیری شەهیدان بەڵێنی بێکردانمان پێدەدات بۆیە خۆی وەزارەتەکەیشی هیچ متمانەیەکی لە ئێمە نەماوە. ژمارەی تاقانەکانی جینۆساید و کیمیاباران 170 کەسە وەک خۆیان دەڵێن ژمارەکە بۆ چەند هەزارێک بەرز کراوەتەوە. دەژڵێن پێشتر لە ڕێگەی پەرلەمانتاران و سەرۆکی پەرلەمانەوە هەوڵی هەموارکردنەوەی یاساکەیان داوە بەڵام ڕازگۆ نەبوون بەرامبەریان. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.